سلااو هاوڕێیان چەند ڕۆژێک پێش ئێستا زنجیرێک لە پلاتفۆرمی کۆمپانیای ئەپل تیڤی پڵەس بڵاوبوو بە ناوی هایجاک. طبعاً هایجاک باسی تیارەیەک دەکاتن کە ئەو تیارەی لە دووبێ و دەفرێتن بۆ مەتاری هیثرۆ لە لەندەن. ئیتر ئەو تیارەی مەزموعە کۆمەڵێک خەڵک دەستی بەسەر دەگرن و دێڕوفێنن، بەس تا ئێستا 3 هەڵقەی لێ دەرچووە و لە دەرهێنانی ئیدریس ئەلبا. طبعاً ئەو زنجیرەیە بۆ تۆزێک ویستم ڤیدیۆیەکی بەپەلەسە دروست بکەم. ئەو زنجیرەیە بالضبط تیپیکال ئەو نوعانەیە کە کورد حەزی لێ، یعنی لە یەکەمین دقەوە تماشای من سزەلەکەی دەکەی دەتوێت بزانین دقەی پاشی چ ڕوودا، حەڵقەی پاشی چ ڕوودا، ئەخیری قسەکە چی بەسەر خۆی زنجیرەکە پێکهاتووە لە 7 حەڵقە. تا ئێستا 3 حەڵقەی دەرچووە، 12ی 7 حەڵقەی چارەمی دەردەچێت. ئەو دوای ئەو هەر 7 ڕۆژێک و حەڵقەک 7 ڕۆژ و حەڵقەک تا دەگەی بیدایەتی مانجی 8 زنجیرەکە بە تەواوەتی کۆتایی پێدێ و پێکهاتووە لە 7 حەڵقە. طبعاً خۆشی ئەو زنجیرە لە چییە؟ چیرۆکەکەی ئاسانە و تۆزێک ئەو 3 حەڵقەی یەکەم تۆزێک باگراوند ستۆری تۆزێک کەرەکتەری تێدایە و لە هەمان کاتە شێوازی دەرهێنانی فیلمەکە زنجیرەکە جوان و لە هەمان کاتشدا ئەو شتانەی کە وا دروست کراوە کە تۆ لە یەکەمین دقەوە دەتوێت بزانی چ ڕوو دەداتن. ینی من نامەوێت زۆر زیاتر باسی بکەم و لێتان سپۆیل بکەم، بە زنجیرەکە خۆشە، ئەو نوعانەیە کە خەڵکی خۆمان کورد هیوایەتمانە لەبەرەوەی ینی هیلاک ناکە و زۆر پێویست ناکە فکرکەوێت لە هیچ پێویست ناکە ئەوەی بەس دەتوێت بزانی ئەو کەسە بۆ وایە، ئەو کەسە بۆ خراپە، ئەو کەسە بۆ لێرە ئەو هایە، ئەو کەسە بۆ لەناو تیارەیە، ئەو کەسە بۆ لەو شتێ دەزانی، یان ئەو کەسە ئەوانە چیان بەسەردێت لەناو تیارە، ئایا تیارەکە بالفعل دێڕوفێنن یان هەدەفیان چییە. ئەتا ئێستا دیار نییە کە ئەوانە بۆ چ دیان و تیارەکەی بڕفێنن، بیبەنە چییە تیارەکە و هەر لە مەتای لەندەندا دەبەزن یان نە. و هەمان کاتدا دەمانچانەیان چۆن خستیتە ناو تیارەکە و لە هەمان کاتدا ئەو دەمانچانە بۆ شێوازە بەکاردێنن، ئەوانە ئەسڵەن چێنە، ئەو نوع پرسیارانە. بۆیە زنجیرەکە شتێکی خۆش و سەریعە بەڕای من، پەشیمان نابێت تەماشای بکەیت. تا ئێستا وەک گوتم 3 حەڵقە دەرچووە و جوانیش دروست کراوە و یەکسەریش ڕادەکێشی. ئەوە ڤیدیۆکی کورد بوو لەسەر زنجیرەکە. ئەگەر زنجیرەکە تەواو بوو ئینشاڵڵا ڤیدیۆکی درێژ لەسەر دروست دەکەم لەسەر زنجیرەکە و شێوازەکان و شێواز دەرهێنان و هەموو ئەو شتانەی کە لەو زنجیرەی باس کرایان زنجیرەکە ئایا ئەو کارشایانی ئەوەی دەبی کە ڤیدیۆشی لەسەر دروستکەی کە تەواو بوو 7 حەڵقەکە. بەس تا ئێستا زنجیرەکە خراپ نییە، خۆشە، دەتوانێت تەماشای بکەیت، جەوەکی بگۆڕی و شتەکە خەت سەریع و پێویست بە تەرکیز و فکرکردن و ئەو شتانە هەر ناکە. و سڵاو.